سڵاوتان دەبێ سڵاو سۆفان سڵاو بەیانی باش ینی باش خۆشحاڵین لا بەیانێکی دیکە لە دەستپێکی ڕۆژێکی نوێ لەگەڵ ئێوەداین هیواین ئەمڕۆ هەمووتان میزاجێکی باشتان هەبێ ڕۆژێکی خۆشتان هەبێ ڕۆژێکتان هەبێ پڕ دەستکەوت بێ بۆ خۆتان بۆ دەوروبەرتان بۆ هەموو ئەو کەسانەی لە چواردەورتاندان و لە کارەکانتان بەرهەموو بەخششی باشتان هەبێ تۆرەکانی ئەمڕۆژمان تەوەرێک بێ ئێوە سوودی لێ ببینن. سڵاوتان لێبێت و بەیانیتان باش خۆشحاڵین کە بەیانێکی دیکە دەتوانین لەگەڵ ئێوە بین و لەگەڵ ئێوە ئەم کاتژمێرە بەسەر ببین بە کاتێکی پڕ لە سوود و پڕ لە زانیاری جا بۆ هیواین کە ئێوەش ئێستا ئامادە بن کە بینەری پرۆگرامی بەیانی 24 بن وەک هەمیشە ڕاهاتون بۆی کە ئێمە هەموو ڕۆژەکانی هەفتە لەگەڵتانە بین جگە لە ڕۆژانی هەینی جا ئەمڕۆ شێکێکی دیکەیە لەو ڕۆژانەی کە ستافی بەیانی 24 کار و چالاکیکی تەواوی کردووە بۆ ئەوەی کە جوانترین بەرهەم پێشکەش بە ئێوەی بینەری ئێمە بکات. سۆڤان سەرەتا لەوە دەست پێ دەکەین نزانین بەشە خۆراکی مانگانە کە وەردەگرن بە تایبەت ئاردەکە ئەنی ئەوەی کە دەکرێتە نان زۆر جار ینی ئێستا خێزانەکان دەیفرۆشنەوە ینی سوودی لێ نابینن بەوەی کە کوالێتی جیاوازتر هەیە و زیاتر ڕەنگە لە نانەوەخانە و سەموخانەکان زیاتر نان بکڕن ئێستا وەکو جاران نییە ینی با بڵێن لە ماڵەوە خۆی نان دروستکات بۆیە ینی هەیە ناو ئەو هەموو ئەوەی کە ئێستا ڕوودەدا کەسێکی جیاوازتر دەردەکەوێت ئاردی بەشە خۆراک یان بایعەکە با بڵێن زۆربەی هاوڵاتیان پێش وەرگرتن لە بریکارەکان دەیفرۆشنەوە بەڵام کولێرەخانەیەک لە سلێمانی بە پێچەوانەوە بۆ بەرهەمەکانی تەنیا ئاردی بەشە خۆراک بەکاردێنێت بە پێچوانەی خەڵکەوان ینی ئەم ئەتوانێت بیکڕێتەوە ئەیکڕێتەوە ئەم بەکاری هێنێت و بەرهەمەکانیشی خواستێکی زۆری لە سەرجا با بچیم زانین هەڵبەت شتێکی فەنێکی تیاکە هوەرێکی تیاکاوانە بابیبینی لەم گەڕەکەی سلێمانی کولێرەخانەیە کولێرەی جیاواز دروست دەکات بۆ نوبەرامی جیاواز لێرە تەنها ئاردی بەشە خۆراک بەکاردەهێنرێت بە بێزیادکردنی هیچ ئارد و کەرەستەیەکی دیکە. ئاردی بەشە خۆراک نرخی هەرزانتر دەکەوێت بۆ شوێنکاری هەویرکاری و قەبارەی کولێرە و بەرهەمەکانیان زیاترە لە شوێنەکانی دیکە. فەرقی زۆرە لەگەڵی شوێنی ترە مە ئاردی بای عالی خاڵستە سۆدەی تیان نییە شتێکی بێغەل و غەشە فول کوردەواریە عنی گاڵی. ئاردی بەشە خۆراک کە زۆربەی هاوڵاتیان هەرزان فرۆشی دەکەن بەڵام لەم دوکانە بەرامە هەویرەکانی لێ دروست دەکرێ و پڕفرۆشترینە لە گەڕەکەکە ئەم کارەشیان بۆ هۆی خەڵاتکردنیە. خەڵاتەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری بازرگانیەوە بۆ ئەم کولێرەخانەیە کراوە چونکە ئەوان واکەن متمانە بە ئاردی بەشە خۆراک زیاد بکە لای هاوڵاتیان کە کوالێتیکی باشی هەیە. ئێمە چەندها نمونەمانێکێک لەوە لەو نمونانەوە دوای ئێستا ئاردی باعی لەگەڵ ئاردەکانی ترشا تێکەڵەکەن لەبەرەوە ئێستا ئاردی باعی زۆر 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 کواردەگی باشتر بووە لە جاران گەنمەکەش باشترە ئەمە سەبەبی ڕئیسی ئەو ئاردە جوانەیە کێسە لە بازاڕەکان هەیە. باوکو دایک و کوڕەکان لێرە کار دەکەن لە ڕابردووش هەر بەم ئاردە نان و بەرهەمەکانیان دروست دەکرد و دەڵێن کولێرەکەمان دەرەوەی وڵاتیشی بینیوە. چەند ساڵەکە ئیژەکەم ئەو سایش هەر بە ئاردی باعی فەردە هەردمەکرد بە 5 دینار هەر بە ئاردی باعی ئیشم کردووە دەمێک ساڵە خەریکی ئەم ئیشم لەبەر چیش ئاردی باعی ئەم ئاردە گیر نابێتەوە هەتا بمێن تۆ کولێرەکەی ناسکە بێتەوە جوانە بێ تێک ناچێت بەخوا بردویانە بۆ سین 45 دانە ڕۆژەی و لەوێ پێم بووە ئەم کولێرە بێت تێک نەچوە 45 ڕۆژ ئەو کاتۆتە کولێرەکەم پێماوە. ئاردی بەشە خۆراک لە ڕابردوو کوالیتینیزم بوو بەڵام ئێستا زۆر باشە کەچی هێشتا بەشێکی هاوڵاتیان متمانەیان پێ نییە بۆیە کارێکی لەم شێوەیە متمانە دەداتەوە بەو ئاردە. ئارام بەختیار کوردستان 24 سلێمانی.
جیاواز لە باسی خواردن و خۆراک ئەم بەیانە باس لە بابەتێکی دیکاکەین کە بۆ هەر تاکێک لە ئێمە گرنگی هەیە ئەویش ئەوەیە کە ئێمە مرۆڤ بۆ خۆی بوونەوەرێکی کۆمەڵایەتیە لەگەڵ چوار دەوروبەرەکەی مامەڵاکات زۆر گرنگە کە چوار دەوروبەرەکەی بناسێت هەر یەکێک لە مرۆڤەکان جۆرە کەسایەتیەکیان هەیە ئیتر ئەگەر قوڵ ببینەوە لە ناو بابەتەکە بینین کەسایەتەکان بە چ شێوەیەکە تایبەتمەندی خۆیانیان هەیە و لە ناو کوردەواریشرا وتراوەکە ئەگەرێتەوێت یەکێک بناسی یان لەگەڵی سەفەرکە یان مامەڵی لەگەڵ بکە ئەوە کەسەکان ناسی بەڵام لەگەڵ ئەوەشە کەسایەتەکان جیاوازن لەگەڵ سەفەرکردنیشا ڕەنگە بۆ دەرنەکەوێ و کەسە چۆنە لەگەڵ هەسوکەوتکردنیشا ڕەنگە بۆ دەرنەکەوێ و کەسە چۆنە بەڵێ یعنی دەکرێت ئەگەر لە ڕێگەی سەفەر و مامەڵەکردنیشەوە ئەو کەسەنە ناسی هەندێک جار بە گفتوگۆکردن باڵسەنگاندنی خۆت بۆ جوڵە جەستەییەکانی خوێندنەوە بکەی بزانانی ئەو کەسە کەسایەتی چۆنە بەڵام بێگومان ئەمە شارەزاییشی دەوێ هەر لە خۆڕانیە بۆ مەبەستە میوانێکمان لەگەڵا بەڕێز یوسف ئەحمەد کوردی ڕاوێژکار و ڕاهێنەری کارژێڕی و پەرپێدانی تواناکان بەخێرهاتن خێر مامۆستا یوسف پێشەوەی کە بچینە ناو پرسیارەکانمان و قاڵ ببینەوە لە کەسایەتەکانی تر دەلتایە ئالفایە بێتایە هەموو ئەمانەیە قوڵ ببینەوەتیایە با ئێمە راپۆرتێک هەیە بابەتێک هەیە هاوکارمانیان ئامادەی کردووە بزانین باسی چییە کات لەوێ دواتر دەینەوە گفتوگۆ سڵاتان لێبێ ئەم کاتتان باش ئەمڕۆ باسی شێوازێکی خۆناسین دەکەین کە لە ڕێوە دەتوانین کەسایەتی خۆمان باشتر بدۆزینەوە و هەروەها هاوکار بێت بۆ ئەوەی کە ئیشی باشتر هەروە شێوازی گونجاوتر بۆ سەرکەوتنی و کارەکانمان بەدەست بخەینەوەی ئەوەی کە ئەمڕۆ باسی دەکەین تەکنیکێکە پێی دەوترێت MBTI یەکێکە لە بەهێزترین و بەربڵاوترین تاقیکردنەوەکان بۆ دۆزینەوەی کەسایەتیمان هەموو ساڵێک نزیکەی 2 ملیۆن کەس ئەم تاقیکردنەوە ئەنجام دەدەن بە مەبەستی خۆناساندن پێشەوەی کە دەست پێ بکەین ئەم تاقیکردنەوە بۆ دیاریکردنی کەسی باش و خراپ نییە بەڵکو زیاتر بۆ خۆناسین و خۆچاکردن و دۆزینەوەی باشترین جۆری کار و سەرکەوتنە یەکەم کەسایەتی ڕاوێژکاری خەڵ زۆرەکەن و دەگمەنترین جۆری کەسایەتین و زۆرترین کات بیر دەکەنەوە پلەی بەرزیانەوێ و ڕقیان لە ڕخنێ و هەستەکانشیان دەرناوڕن و زۆربەی کاتیش سەرکەوتوو دەبن دومیان کەسایەتی چارەساز چارەسەری هەموو کێشەیەکی لایە زۆر حەزەکە یارمەتی خەڵک بدات چونکە دەیەوێت هەمووان قایل بکات و دڵی هەمووان لە خۆیان ڕازی بکات بەڵام بەداخۆ زۆربەی کاتەکان دەبێتە قوربانی سێم کەسایەتی ئەندازیارەکان مامۆسای ڕخنەگرتنن لوودبەرز و کە لە ڕقن یاساکانیش دەشکێنن بەڵام هەمیشە بە تەنها دەمێننەوە چونکە خەڵکی حەز بە و بوێریان ناکە چوارەم کەسایەتی ژیربێژیەکان عاشقی بێدەنگینن بەڵام بێهەستن داهێنەرن و هەمیشە دەیانەوێت زانیاری لە هەموو شێوەیەک وەربگرن بە مێشک بڕیار دەدەن نەک بەدڵ هەرچەندە لێبوردن بەڵام توانای چاوەڕانکردنیان نییە پێنجەم عەبقەریەکان وا دەردەکەون کە کەسانی کۆمەڵایەتین بەڵام وانین حەزیان بە باسکردنی ئەزمونەکانیانە و زۆریش چالاکن لە کاری میکانیکیدا زۆر زیرەکن و سەرکێشن و بەردەوام خەریکی دروستکردنی کێشن هەر زۆرش خەڵک و شتەکان لیان بێزار دەبن و ئەوانیش زوو بێزار بن چکە زۆر کە لە ڕقن شەشەم کەسایەتیە زۆر بڵێکان زۆر کار لەسەر دڵخۆشکردنی کەسانی بەرامبەر دەکەن بەڵام خەڵکی لە دوای ماوەیەکی کورت دەیان بێزار دەبن لە هەموو شتێکدا ڕای خۆیان دەڵێن و دەشتوان کە کاریگەری دروست بکەن هەشتەم کەسایەتیە هێرشبەرەکان زۆر گەشبین و دەم بەخەندن هاوڕێی ڕاستەقینە چونکە گوێگرێکی زۆر باشن پەرش و بڵاو ناڕێکن بەڵام سەرکێشن ڕێگەناتەن کەس خەمی ناو دڵیان ببینێت و قسێکی بێمانای پێ بڵی وا جوابێ ئەیاتەوە کە بە تاڵتی بێدەنگ بیت نوێم کەسایەتی دەست پێشخەر پڕن لە وزە بیرۆکەی نوێیان پێیە بەردەوام قسە لە ڕۆن بۆ ئەم خولەکەیان دەژین و گوێ بە قسەی هیچ کەسێکیش نادەن خاڵی دێم کەسایەتی خاوەنکارە ڕازگۆن و بەرپرسیارەتی هەڵدەگرن پلانەکانیان بە جوانی جێبەجێەکەن بڕیار لەسەر خەڵکی دەدەن و شانازی بە خۆشانەوە دەکەن و حەزیشان لە ژینگەیەکی ئارام یانزەمین کەسایەتی مامۆستاکان ئەوانەی کە وەکو مامۆستان گەرم و گوڕن وەفادارن زۆر هاوکاری خەڵکی دەکەن و خۆنەویستن و پەیوەندیەکانیشیان زۆر بتەوە دوانزەمین ئەو کەسانی کە کەسایەتی سەرۆکیان هەیە هەمیشە کاریزمان باوەڕ بەخۆبوونیان زۆرە بیرکردنەوەی استراتیژیان هەیە و لوودبەرزن و بە زۆر تووڕابن ئەگەر پێیان بڵێ کە چی بکەن و چی نەکەن سیانزەمین کەسایەتی بەڕێوبەر ئەو کەسەیە کە بەردەوام گروپ لە خۆی کۆکاتەوە ئەنجە دانیشێ ئامۆژگاری خەڵکەکات و بەردەوام کەسێکە کە کۆڵ نەدەرە فەرمانەکات و ڕخنەژەگرێ چواردەمین کەسایەتیە پاڵەوانەکان ئەم کەسانە هەمیشە خۆنەویستن و دڵسۆزن و بەڵام بەداخەوە زوو هەڵدەخەڵەتێن بەڵام ئامۆژگاری خەڵکیشەکەن و هیچ شتێکیش لەبیر ناکەن و حەزیان لە گۆڕانکاریش نییە پانزەمین کەسایەتیە سەرکێشەکان کۆمەڵایەتین و چەندین هاوڕێیان هەیە کە زۆر پەیوەندیەکانیان لەگەڵیاندا باشە چونکە کەسانی چاونەترسن و شتی نوێ ئەزمون دەکەن و هەر خەریکی چێژبەرگرتنن لە ژیان و ڕقیشیان لە پلاندانانێ و بۆ
بۆشیان سەرەگرێت. شانزەیمین و کۆتایی کەساتی پارێزەر ئەم کەسانە دڵسۆز و سادن متمانە بە خەڵکی دەبەخشن وردن لە کارکردن حەزیان بە گۆڕانکاری نییە و هەرچەنێکە کە باشیشن بەڵام باشەکەیان بۆ ئەوەیە کە سەرنجی خەڵکی پەڕابکێشن. ئێوەش وەکو ئێمە سەرنجتاندا کەساتی خۆتان بناسنەوە لەناو ئەو 16 کەسایەتی کە نیانی هاوکارمان باسی کرد تۆ هەوڵتدا خۆت بدۆزیتەوە؟ بەشێکی پێدا و بەڵام جیاواز ینی ڕەنگە خاڵێکی جێگیر نەبێ لەسەر ئەم بابەتە لەگەڵ مامۆستا یوسف زیاتر قسە دەکەین. مامۆستا یوسف سەرەتا لەوە دەست پێ بکەین ژینگەی پەروەردەکردنی منداڵ یان ئەو ژینگەی کە منداڵ تێیدا پەروەردە دەکرێت کاریگەری هەیە لەسەر جۆری کەسایەتی بەدڵنیایەوە. بەنای خۆی بەخشنامێرە بە سەرتا سوپاس بۆ میواندارە و سوپاس دەبوو بابەتەکەش بابەتەی گرنگە وەکو خاتووی شارتی پێکرد لە هەموو بوارەکانی ژیان پێویستمان پێ چونکە ئەمە ڕۆژانە مامەڵە لەگەڵ دەوری بەرمان دەکەین چ ئەگەر لە ماڵەوەی مەسەرەن هاوسەرەکان لەگەڵ یەکتر دایک و باو لەگەڵ منداڵەکان چگەل لە پیشەوە ئەو شوێنی کاری تێدا دەکەی بەڕێبەر لەگەڵ کارمەندەکان یان کارمەندەکان لەگەڵ یەکتری لە کۆتایی ینی هەر کەس مامەڵ لەگەڵ کەسەکان دەکەن مامەڵکردنی لەگەڵ کەسەکان وەکو مامەڵکردن لەگەڵ شتەکان ئاسان مامەڵای لەگەڵ دەکرێت چونکە هەست و شعوریان نییە هەرچیان لێ بکەی دەنجیان لێوانە بەڵام مرۆڤەکان بە حکومێکی هەست و شعور و باگراوندیان هەیە وەختەگە تو هەر جۆرە قسەیەک یان مامەڵەش لەگەڵ بکەی کاردانەوەی دەبیتن بەداخەوە ئەوانەی کە بابڕین مرۆڤەکان بەگشتی و بەرپرسەکان بە تایبەتی لە مامەڵەکردیان لەگەڵ کارمەندەکانی خۆیان و لەگەڵ ستافی خۆیان زۆردا ئەوە لەبیر دەکەن وا دەزانن مامەڵەکردن لەگەڵ کارمەک و مامەڵکردن لەگەڵ شت چۆن ئەو بەرداخە لێرە لا دەبا بەداخە نابێ قسە بکە و قسەش ناکە فعلەن وا دەزانێت ئەگە کارمەندەکەش بە هەمان شێوە مامەڵی لەگەڵ بکات و دەبی ئەوش قسە نەکاتن لە کاتێک ئەو قسە دەکات چون هەست و شعوری هەیە جا مەسەلەی ژینگە بە تەئەکید ئەمە چەند سەرچاوێکمان هەیە لە بۆ پێگەیاندنی مرۆڤەکان یەکەم شت دایک و باوکە ئەوەل یەکەم سەرچاوە کەەوە دەکات کەسایەتی مرۆڤ دروست بیتن بە تایبەتی وەکو سوورانی بۆە دەنوزانی تەکیل لەسەر دەکەنەوە 90 کەسایەتی یان بەهایەکانی مرۆڤ لە 7 ساڵی ئەوەلی تەمەنی دروست دەبیتن لەبەرەوە 7 ساڵی ئەوەلی تەمەنی هەموو مرۆڤەکان زۆر گرنگە کە دایک و باو زۆر خەم بخۆن لەو فترەیە بە جۆرێک مامەڵەکەم پەروەردەی بکەن کە بەهاو قیەمە بەرز و باڵەکان پیرۆزەکان لەو کاتە لە بۆی دروست بکرێتن یعنی بەداخەوە ئێستا لەوانەیە بەهۆی مۆبایل و شتانە ئەو تەمەنە بە پێچوانە ئەو تەمەنە دایک و باو یەکسەر مۆبایلەکە دەدا دەستی منداڵەکە خۆی لەبیری دەکاتن مۆبایلەکە پەروەردەی منداڵەکە دەکەم ئەو 90 کەسایەتی لە بۆ دروست دەبیتن دواتر کە گەورە دەبی گۆڕینی 90 زۆر زەحمەتە 100 لە بەردەست دەمێنێت ئەوە سەرچاویەکەم دایک و باوکە سەرچاوی دووەم قوتابخانەیە وەختەکە منداڵ لەو 7 ساڵی دوای دەستە قوتابخانە دێت کەسایەتی ئەو قوتابێ تاو دەکات لێرەش لەبەرەوە گرینگە جۆرە کۆمیونیکیشن و پەیوەندی لە نێوان دایک و باوک و قوتابخانە هەبیت تاوەکو ئاگان لە پەروەردەیکردنی منداڵەکە بێت ئەسڵ جوایە قوتابخانە تەواوکەری پەروەردەی ماڵەوە بیتن نەک بە پێچەوان یان دژبەیەک بیتن سەرچاوی تر ڕاگەیاندنە بەڵێ ناوتێکەڵبوونی کۆمەڵگە ئەوزە جیران و خزم و دەوروبەر ئەوانە هەموو کاریگەریان هەستە پەروەردەی کەسایەتی منداڵەکە ئەو ئینسانە دواتر ڕاگەیاندن بە تەئکید کاریگەری زۆری هەیە دوایەوە کە ئەو منداڵە جۆرێک لە پێگەیشتن ڕووداتن لەبەرەوە بەرپرسیارەتی ڕاگەیاندن گرینگە ینی هەموو ڕاگەیاند کارێک هەموو کەناڵێکی ڕاگەیاندن گرنگە بەشێک لە بەرپرسیارەتی تێدابی کە بزانانی بەڵێ ئەوەی بڵاو دەکەینەوە چەندە لە خزمەتی ئەو مرۆڤەیە لە بەهێزکردنی کەسایەتیتی لە پێگەیانی کەسایەتیتی باشە ئەمانەیە بزانین پێش هەموو کەسێک کە خەڵکەکان بناسیین یا پێش هەموو شتێکی تر ئەبێ خۆمان بناسیین کە خۆتت ناسی ئەزانی چۆن مامەڵە لەگەڵ دەوروبەرەکەشت ئاسانترەتوانن مامەڵت لەگەڵ بکەن جا کێشەکە لەوەشە هەندێک جار کەسەکان کەساتی خودی خۆیان نیشان نادەن چی بکەین کە کەسایەتی بەرامبەرەکەمان بۆ دەربکەوێت یان چۆن بتوانین ئەوەندە سەلس و ئاسان بێ خەڵک لێمان تێ بکات ئەجاوە تاوکەری ئەو قسە پێش و کە سەرچاوێتی کە زۆر گرنگ بووی شارتمان پێ نەکرد ئەوژەوەی دوای کە مرۆڤ پێدەگاتن دەگاتە دەوری 15 ساڵ و 6 ساڵ ئەوانە ئەو جارە خۆی دەبتە سەرچاوی پێگەیاندنی خۆی ئیتر لەو کاتە ینی دەتوانین شت وەرگری شت وەرنەگریتن قبولی ئەو بکە قبولی ئەوە نەکات لەوانەیە بە جۆرێک داکۆ لەسەر شێوازێک پەروەردەیکردن دوای لە بۆی بەدەر دەکەی ئەو شێواز بنی هەڵەیە ئەبێ لێرە ئێستا بڕیار خۆی بدە لەسەر ئەو هەڵەیە بەردەوام بی یان نە ڕێگە دروستەکە بگیت شێواز دروستەکە بگیتن هەروە لە قوتابخانە و لە هەر شوێنەکە شتی وەرگرتەوە بوویتە بەشێک لە پەروەردەکەنی ئەو جا و کاتە ئینسان کە خۆی ناسی باڵێن گەیشتە ئەو ئاستە لە بۆ ناسینی خۆت طبعاً دیسان
مادی بوونی دەوێت تۆزێک چونکە ئەوەش دیسان مرۆڤ خۆشی هەرناسینی خۆی ئەوە ئاسان نییە وەکو ناسین شتەکانی دیسان جاماوەسە هەندێک جارە بینی لە ڕووداوێکە خۆت ئەناسی ڕووداوێکت بەسەرتە تۆ نەتەزانی ئەو تەحاملت هەیە ئەو ئارامگریت هەیەیانە ڕووداوێکی ناخۆشت بەسەر یان شتێکی خۆشت لە چ کاتێکە ئێمە ئەتوانین بڵین خۆمان ئەتوانین بناسین عادەتەن لە کاتی ڕووداوەکان لە تنگانەکان باڵێن بەشی ئەو بەشێک کە من ئایا بەهێزم متمانم بەخۆیە بە ئارا کەسێکی ئارام گرمیانە ئەو لە کاتی تنگانەکان بەدەردەکەی بە شێوەیەکی گشتی ئینسان لە کاتی ناخۆشی هەندێک سیفەتیش لە کاتی خۆشی بەدەردەکەی بۆ نمونە وەختە کە من سەرکەوتو دەبم لە کارێک ئایا لەو کاتە شێوازی باڵێن ئاهەنگگییانی سەرکردنەکەم چۆنە ئیوا هەیە بە شێوازە ئاهەنگکە دەجێڕی کە لە زەرری خەڵکیێ لە خۆشی خۆیتی بەڵام لە زەرری خەڵکی بەڵێ ئەوە دەبی ئاگادامە ئەو بزانم من ئێستا هەندێک سیفەتی باڵێن لود بەرزی و هەندێک سیفەتی باڵێن سەرفکردنیشتی لە حەد بەدار ئەوەی لەو کاتە خۆشیە ئاگام لە خۆم نامی وا دەکەم حەز ناکەم دەوروبەرەکەم ئێستا خەم دەخوا بێتاقەت دەبی لەو هەڵسوکەوتەی من لەو کاتە ئینسان لە خۆشی و لە ناخۆشی بەدەردەکەات جاگەر عەفوەن ئەگەر خۆی بای ئەوەندە هەست بە پرسیاریان باڵێن حەساس بوو بەخۆی متابعی خۆی بکالەوە کە من ئەو قسەیان باش بوو ئەو هەڵسکەوتان باش بوو ئەو باشە ئەگەر نا کەسێکی دڵسۆزی هەبی لە دەوروبەری کە فعلا پێی بڵێ دوای فڵان دەزانی تازە ئەو قسەت کرد دڵی فڵان و فڵانی هێشین ئەو هەڵسوکەوتت کرد ئاوا زەرری هەبوونە بۆ خۆت ئەگەر ئەو کەسە هەبوو ئەو باشتر دەتوانێت زوو خۆی چارەسەر بکات باشە مامۆستا یوسف گەیشتنە ئەو خۆناغی کە باست کرد خۆناغی پێگەیاندن کە خۆت کار لەسەر خۆت دەکەی خۆت کار لەسەر پەروەردەکردن و بیرکردنەوە و هەڵسوکەوتەکانی خۆت دەکەی یعنی زۆر جار مرۆڤ خۆی هەست لە خاڵە لاوازەکانی خۆی دەکات بزانی خاڵە لاوازەکانی چیەوە ڕەنگە هەوڵیشی بۆ بدا هەندێک جار ئاسان نییە کۆنتترۆلکردنی خاڵە لاوازەکانی چ ڕێگا چارەسەرێک هەیە بۆی بتانی بە ئاسانترین بە کورتترین ڕێگا ئەم خاڵە لاوازانە چارەسەر بکرێت یەک هەموو کەسێک ئەگەر هەستی بەرپرسیارەتی زۆر بوو تایدا ئەو کاتە حسابی خۆی دەکا کاتێک من هەڵام کرد عادەت ئینسانەکان لە کاتی هەڵە دوو هەڵسوکەوتیان دەبی یان ئاعتراف دەکا دام بە هەڵەکەی خۆی دەنێ ئیتر هەڵام کرد و تەواو خۆم چارەکەم یان هەیە تۆزێک لوت بەرزی دەیگیری دان پێدانانی لە بە هەر هۆکارێک بیتن جاگەر ئەو کەسە بەرهەسی بە پرسیار تێدا بوو ئەوە یەک دوو باسی حسابی کە ئایا من لەو هەڵسوکەوتم مافی کەسانتیان پێشێل کردیان نا من ڕازیم کەسی تر مافی خۆم مافی من پێشێل کاتیان سنووری من ببەزین نەخێر ڕازینیم دێکاوتە حەقش بدەم بە خەڵک سنووری خەڵک نەبەزێنم سێ لە هەستکردن بە پرسیارەتی و لەوەی سنووری خەڵک نەبەزێنم سەرنجامی ئەوە چ دەبیتن وەختێک من ئەو هەڵسوکەوتم کرد ئەو قسەیم کرد دوای نەتیجەکەی چییە لە بۆ خۆم لە بۆ دەوروبەریشەم ئەگەر نەتیجەکەی پێشوەختە لێک بدەمەوە کە نەتیجەکەی خراپ بوو بۆ سەبەبی ئەوەی کە پەیوەندی من لەگەڵ ئەو کەسە تێک بچین یان کێشەم لە بۆ دروستکاتن ئەبێ ئەو کاتە من پێشوەختە حسابی خۆم بکەم دوێ زانای دەڵێتن خۆزگەم دەخواست ملم بەقەدەر ملی زەرافە درێژ بووە تاوەکو ئەو قسەی کە لێرە لە دڵمە دەهاتە دەرێ لەو ڕێگای تۆزە بیرم لێ بکرد باوە هەتا بزانم باشە ئەو قسە بیکەم یان باش نەبیکەم مامۆستا یوسف مەبەستی لە کەسایەتی ئەوەیە کە با بڵێن کەسێک هەیە ترسنۆکە کەسێک هەیە بوێر نییە کەسێک توانای ڕوبە ڕووبوونەوەی نیە ینی ئەوانە خاڵی لاوازە لە مرۆڤەکە ئەمانە چۆن چارەسەر دەکرێت نەک ئەوەی من کێشم بۆ دەوروبەرم هەبێت لە خودی خۆی خۆشی هەستی پێ بکات چکە هەندێک جار پێمان ناخۆشە کەسێ بەرام کەسێکی تر پێمان بڵێ خۆمان هەستی پێکەین بەڵێ یەکێکی تر کە پێمانەڵێ هەر لە خۆمان لە دڵمان گرانە بەڵام کە خۆمان هەستی پێکەین خۆمان چۆن چارەسەریکەین ئەوە بە زۆری خاڵە لاوازەکە دەوردێت مەسەن ئایا ترسنۆ چییە ئایا بێمتمانەیە ئایا ڕەزیلیە مەسەلەن هەرێک لەوانە شێوازی چارەسەکەی جیاوازە بەتەنیان تازەوەکو لە ڕیپۆرتاژەکەش ئیشارەت پێکرا ئەوە باڵین یەک لە میتۆدەکانی ناسینی کەسایەتەکە میتۆدی زۆر جیاوازمان هەیە ئەو MBTI-یەکە ئەوە شێوازەکە هەیە ڤاکمان هەیە ئیتریشمان هەیە هەرێک لەوانە ڕێگە چارت پێپشان دەداتن لە بۆ چارەسەکەی بەشێک لەو لاوازەیە کە لە ئینسانەکاندا هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی هەندێک خەڵ بەتایبەتی لەو چاری 20 دقەی لەبەردەستمانە هەندێک چارەسەری گشتی دەبێ باز بکەین نەک هەرێک لەم بۆ نمونەگە کەسەکە هەست بە ترسنۆچی دەکا ئەبێ من جار بزانم سەبەبی ترسەکەی چییە باشە پێش ئەوەی کە سەبەبەکە بزانین قسەیەکی کوردەواری هەیە هەمیشە ئەوەترێ ئەڵێ خۆیە گرتە بە شیری تەرکی ناکەی تاپیری کەسایەتی قابلی گۆڕانکاریە وانە کاتە ئەو یەک لە چارەسەرەکانە ئەوەی من پابەند نەبم بە هەموو وتەیەک و قسەی پێشینانێک و شتێکە گوترایە
خدێ زۆر ئەو ماڵی ئەمە وێران کرد کەواتە ڕێنمایی و خوێندن و وتارەکان و چاکسازیەکان ئەمانە ڕۆڵیان هیچ دەوریان نامینێ کاتە لەبەرەوە مەسەرەن دەڕێ مەسەرەن لە شاری کۆران چای خۆت بگرن دێ ئەخەباخەم خەڵک کۆرە بێ ئەم چای خۆم بگەن یا ئەڵەن دیتر تەبیعەتە ئەبێ لەگەڵی هەڵسو کۆتکە هەنێک کەس فلان کەس مزاجیە یان لەگەڵ کاتە ئەگۆڕێ ئەڵێ دە تەبیعەتی وایە تۆش هەڵبە لە کاتێکە کە ئەو کەسە ئەفۆن ئەو کەسانە ئەو قسە دەکەن کە نیازی خۆگۆڕینیان نییە ئەو کەسە ناوێ خۆی بگۆڕی جا بەهانە دێنێتەوە کاکەیتر ئەوە بە من بە منداڵی ئەوە هاتووم تازە بەو تەمانە خۆم پێ ناگۆڕێ دەشڵم بۆ چوونە سەرە یعنی کە بەرامبەرەکە ڕێی پێدەدا لۆی دەستە سەرێک کابرا ئەوە بۆیە لێ بەڵام دیسان دەگەرمە سەر و خاڵی هەستکردنی بە بەرپرسیارەتی وای لێ دەکە ئەگە ئەو شعوری تێدا زەندی بکرێتەوە کە بنە فێڵ لە خۆت مەکە چ بە منداڵی وابوو من ئێستاش گەورە بوو ئەی بۆ لە شتی تر وا ناکەی بۆ لە شتی تر پێشتر وان نەدەکرێت ئێستا گۆڕانکاریت کردو خۆشت چکە ویستت لەسەری بووە جاوە ئەو حەز و ڕەغبەتەی ئینسان کە لەلایەوە گرنگی پەروەردە بکرێت ئەوەی کە تۆ دەتوانی گۆڕانکاری لە ژیان بکەیت بە دلیلی ئەوەی تۆ ئەگەر ڕابردووی خۆت تەمەشا بکەیت گۆڕانکاری زۆرت کردیان ئەگەوە بە نەدەبات تۆ بگۆڕابێ بەڵام گۆڕانکاری کردێت کەواتە لە توانەتدایە و پێشت دەکرێت ئەوەی کە خۆیەک بە شیری گرتوتە بە پیری شتیوانە گۆڕێن ئەشە مامۆستا دوو کەسایەتی هەیە دوو کەسایەتی هەموو شتیان لەگەڵ یەکتری جیاوازە شێوازی بیرکردنەوەیان هەڵسو کەوتیان دەکرێت هاوڕێ بن یان دەکرێت هاوسەرگیری بکەن زۆر جاش سەیرە ئەو شتاڵن چۆنم دوانە بە یەکەوە گونجاون ئەوە وە کوردیەکەی منزڵ و سەرقەپاغەکە نینە خۆی ئەمە جارە ئەسڵەن نابیت چاوەڕە بکەین بەرامبەرەکەمەوەکو ئێمە بن ئەوە یەک لە هەڵەکانە مەس بەتابەت ئەگەر باسی هاوسەران بکەین یعنی ئەو دوو هاوسەری پیاوەکە حەز دەکە ئافرەکە وەکو ئەو بیرکاتەوە یان وەکو ئەو بی یان پێچەوانەوە ئەوە گەورتی هەڵەیە چونکە ئەو کەساتێکی جیاوازە ئەو لە ژینگەیەکی جیاواز هاتیە دەبێت بن بێم چی بکەم خاڵە هاوبەشەکانمان لێک نزیک بکەینەوە بۆ 16 بە وەکو یەک بین بەڵام با تایبەتمەندی من و تایبەتمەندی بەرامبەرەکەشم ببینێتەوە بە هاوسەرەکەشم 120 تۆزە تایبەتمەندی خۆی ببینێ ئەخە ناکە ببینێ یەک کەسی بە تەواوی چکە خۆی گەورە ئەمە بەجات دروست کردیە کەواتارێکە پەنجەمۆرمان جیاوازە ناکە پەنجەمۆرەکانش ماوکوێکی لێ بکەین حکوومەت ڕازی نابێتن لە پاسەپۆرتەوە ئەوانە جا لەبەرەوە ناوی بە زۆر ناوەڵە چکە بینیتمان پیاوی وای دەرن ئەمن چم دەوێت دەبی ئەمە کوبی دەکەمەوە خێزانەکەشم ئاوابی یان ئافرەتەکە بە هەمان شێوەدا دەی کاکە غەڵەتە بەجارێت تۆ یەکتر بناسی یەکتر ناسیەکەش چۆنە من بڵێم ئەو ئافرەتە ئینسانێکی جیاوازە لە من لە ژینگەی جیاوازاتە با بین خاڵە هاوبەشەکان اتفاق دەکەین بە تایبەتی لە فترەی بابڵین دەستگیران شتیوانە فرسەتە کە ئینسان هەوڵدا خاڵ هاوبەشەکان دیاری بکەن و تاکید لەسەر بکەن و دواتر ئەوەی جیاواز دەبێت کاکە من لە هەندێشتی تۆ احتیاجی هەر چۆنی بتەحملی دەکەم قبوڵەمە لەبەر ئاسایە تۆ جیاواز بی ئەچوان دەشتی من قبولکە ژیان شارە بەڕێوە دەچێتن بەوەی نەگووە هەموو شتماوەکوێ زالێرە شتێکەیە ئەوەی کە شاتەکەم پێکرد یەک لە سیستەمەکانی ناسینی کەسایەتەکان ئەوەی پێدەوترێت VAC Visual Auditory and Kinesthetic System ئەویش ئەوەی پێی چەند دراسەکتەمان ڕیچارد باندلەر و کەسانی تر کردیان ئەمریکا هاتن گوتیان مرۆڤەکان بە سێ ڕێگا پێدەوە نیظامی تەمثیلی بە سێ ڕێگا زانیاریەکان خەزم دەکەن و کەسایەتیان لەسەر ئەساسە بەرمەجە دەکەن ئەوش ئەوەیە هەیە کەسێکی بەسەر ینی بەبینین زانیاریەکان زیاتر وەردەگری و بەبینینیش بە وێنە و شت خەزنی دەکا لەسەر ئەساسی ئەوش هەڵسوکەوتەکانی دەکرێتن کەسێکەمان بەبیستنە باشە حەزی زیاتر لە بیستنیشتە لە ڕێگەی بیستن زانیاریەکان وەردەگری و کەسایەت لەسەر ئەساسە دروست دەکەن کەسی سێمە کەسێکی هەست و شعورە بە هەست و شعور ناسکە بە هەست و شعور تەعامل دەکات جا ئەوانە هەر سێکیان سێ کەساتی زۆر جیاوازە ئەوانە کە هاوسەرن ئەگەر نەزانانی مەسەرەن خێزانەکەی با بڵێن ئەرە کامیانە ئەوە بەسەری ئەوەی بینینەکەی یان بیستنەکە یان هەست شعورەکەیە جارێوە کەڕێک دێک بە تایبەتی ئەگەر یەکەچیان بەسەری بیتن ببینین شت زیاتر وەگەی ئەویتیان هەست و شعور بیتن زۆر لێک دوورن زار لە بە زۆر شت لێک حاڵی نابن هەڵبەتە ئەوەی ببینینە کەسایەتی وایە تۆزە بە پەلێ لە قسەکردن لۆ چکە بینین وێنە لە بوو مێشک خێرا دێتن بیرکردنەوە بە ئاسانترە ببینین لەبەرەوە هەناسەشی خێرا وەختە قسە دەکات تۆزە بە خێرا قسە دەکاتن عکسەکەی ئەوەی کە هەست و شعورە تەرکیز لەسەر هەست و شعور دەکا هەناسەی تۆزەک لەسەرە خۆیە
لەسەر خۆبی دەکاتەوە قسەکردنیشی لەسەر خۆیان جاوەێ دێ ئەگەر پیاوەکە بینین بی و ئافرەتەکەش هەست بیتن ئافرەتەکە دێ دو قسە پیا ماڵ خەنێ دەزوێت تۆزە قسەکە تەواوکە دەمەکە خەریکم هەر قسە تەواو نەکرد یان بە پێچاونەوە زەگەرمە هاتین دەمەوە با بڵێن شێوازی تستی خۆی هەیە تاوەکو زیاتر بزانێت ئەو کەسە کامیانە نزیکەی 200 پرسیار هەیە دەبی ئەو کەسە جوابی داتەوە بەدەردەگە ئەوش 100% نییە هەڵبەتە بەس بە کورتی ئەگەر پرسیارێک بکەم دەربارەی جینات یاخود بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەر کەسایەتیەکان طبعا با بڵێن مەدرسە و قوتابخانەی جیاواز هەیە لەسەرەوە هەیە دەڵێ بڵێن هەیە دەرە نەخێر من ئەوەی کە من حاڵی بووم ئەوەندەی کە خەریک بووم و دراسە مشتم کرد بێ جینات بەو معنایە کاریگەری هەیە بەوەی کە هەموو منداڵەکان لە داک و بابیانەوە لە ڕێگەی کرۆمۆسۆمەکان تەبان ئەو کەسایەتیە وەکو هەڵس و کەوت سلوک مستحیلە بگوازرێتەوە شەفینیا ئەوەشتی کەسبیە شتێکە تو خۆت قەنەعەتت پێ دێتن وەری دەگری و خۆتی لەسەر ڕادێنی فێری دەکەی وەکو لایەنە فیزیکەکە دەگوازرێتەوە بەڵام لایەنە فیزیکیە ئەوش ئەوە ینی هەموو سیفەتەکان بە باش و خراپ یعنی بڵێ ئازایەتی ترسنۆچی ڕەزیلی سەخاوەتی مەسەرەن هەموو ئەوانە لە ناخی ئینساندا هەیە وەکو تۆی هەر دارێک هەیە بەڵام پێویستی بە ئاودێری و چاودێریە ئەوجا کامیان تۆ ئاودێری و چاودێر کامیان دەکەی کابرا مەسەلا هەر لە ماڵەوە داکو باوەکە تۆزە بە ڕەزیلی دەهینی ئەو منداڵش دەفێر ئەوە دەوازای ڕەزیلی باشە تا گەورە دەبێت دەبتە ڕەزیل مەگەر کە گەورە بوو خۆی بیر کاتۆن ئەخدەی ئێستا قەنەعەتی لە بۆ دروست بوو کە ئەوە ڕەزیلە باش نییە اینجا بێ ئیش لەسەر خۆی بکە خۆی ئیشی لەسەر خۆی تۆسە ماندی بوونی دێتەوەن کەواتە ئەم قسە کوردیە تریشە بێ بخینە ئەو لاوەکەڵە سێ بەشی مناڵ لە خاڵیە جاریان منداڵە شتێکەکە ئەڵێ تەبیعەتەکەی قسەکردنەکەی هەڵسوکەوتەکەی ڕێگەڵی خاڵەتی ئەمەش با بچێتەوە لە کاتە کەسایەتەکان ئاتوانین بڵێن یاخود ناسینی کەسایەتنیەکان زانستێکی زۆر قۆڵە زۆر ڕێکۆڵینەوەی لەسەر ئەکرێت بە یەک پرۆگرام و دوو پرۆگرامیش ڕەنگە هەر کۆتایی نەیەت و هەر نەشتوانین بەشێکی بچووکیشی هەرێک لەو میتۆدانە کە باسمان دنیایەکی خۆی هەیە لە ڕپۆرتاژەکە ئەوەی کەم باس هەرێک لەوانە وەکو خۆلیانی بە 15 ساعت تا 20 ساعت یاڵا دەکرێت بۆ ئێمە زۆر سپاسی جەناب دەکەین ئەم بەیانەیە لەگەڵمان بووین هەر هیچ نەبێت دڵۆپەیەک لەو دەریایەمان خسبێت تا بەرچاو بۆ بینەران و بیسەرانمان هەر هیچ نەبێت کەمێک کەسایەتەکان لە لای خۆیان ڕوون ببێتەوە بشزانن چەندە کاریگەریە خانە سەر کەسایەتی بەرامبەر و کاریگەری کەسێتی بەرامبەر لەسەر ئەوانش چۆنە ئێمە سپاسی یوسف ئەحمەد کوردی ڕاوێژکاری ڕاهێنەری کارگەڕی و پەرەپێدانی توانەکان دەکەین ئەم بەیانەیە لەگەڵمان بێت سپاس دەکەین. بابەتەکەمان دەگۆڕین ئەمجارە باس لە کێشەیەک دەکەین زۆر بەمان توش دەبین شان و ملمان تەشەنووسکردن هەموو ئەوانە کێشەی زۆر بەمان بەتایبەت کاتێک کارێک دەکەی یان خەوت باش نییە یاخود ئێستا فەرمانبەر بالی فوستەرینەکە وەکو پێویست بێجگە ئەوەش زۆربەی خەڵگەسا فەرمانبەرە بە 8 سعات دانیشێت ئازاری شان و ملی بۆ دروستە بێت و جۆرە مۆبایل و کۆمپیوتەریش هەلەو لا هیچ خۆ دواتەنی کاتە کێشە زۆرە بەڵێ بۆیە دەگوترێت جارجار شان و ملمان تەشەنووس دەکات و گورز دەبێت بۆی دەرمان بەکار نەهێنین پەنا دەبینە بەر شێلان دوجار بە شێلانەکە ینی باشتر دەبێت وەکو مسەکینێک هەنە کەسیش هەیە ڕاهاتووە بەوە شێلانیش هەندێک کەسیاڵێ ڕاهاتوم پێی ئەگەر هیچ کێشێکی شم نەبێت هەر حەزەکەم بمشێنجا نازانین ئەمە بنەمای زانستی هەیە یاخود نا لە خۆڕا دروست بووە هەروە هاتۆتە ئاراوە بەڵام چەند جۆرە شێلانێک هەیە تۆ لەو نوعی کە حەز بە شێلان بکەی شوێنەکەت ئازار هەبێت شێلان چاگە بیتەوە بەڵێ ینی بەڕاستی کە ئەوانە وەکوەر کەسێکی دیکە تووشی تەشەنووس دەبی ماسوولکەکانە تۆزە گرش دەبی یان ئەو مسەکینانێکە هەیە ئەو دەرمانانە ینی ناچاری هەندێک جار بەکاربێنی یاخود لە ڕێگە کەسە خێرخوازێک بدۆزیێ بڵێ شانی ملم بوو هەمانە لەسەرەوە هەمانە دەست و پەنجێ و نەرمەکە ئەت شێلێ ناو کچەکان ئێمە هەمانە بابزانانی ئەمە تا چەندە دروستە ئایا ئەمە هۆکارێکی تەندروستە کە ئەنجامێدەین یاخود هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە هاوکارمان دکتۆر هەڵوێست هەندێک لەو پرسیارانە وەڵامەداتەوە ئەوانەی کە حەستان لە شێلانە وەرن گوێ لێ بگرن. سڵاو من دکتۆر هەڵوێستم. مەساج و شێلان کۆنترین جۆری چارەسەرن لە مێژوودا. هەزارها ساڵە چینیەکان، یۆنانیەکان و میسریەکان سوودیان لێبینیەوە و گرنگیان پێداوە. لای خۆشمان زۆر باوە. چەند جار هەبوو بە مناڵی و تویانە وەرەسەر پشتم و نیو سەعات پشتیان پێشێلاوی تا هێزتیانەمە. ئێستا شەرەوە نازانی برادەرەکەت ئەوەی کە لە پاڵتا دانیشتۆڵێت خوا تەشەنووجم کرد تۆزێ ئەم شانم بۆ بگرە.
هەرچەنە ئەمانە شێلان و مەساجی زانستی نین، بەڵام سەرڕای ئەوەش هەرست بە جۆرێک لە ئیسراحەت دەکەیت دوای شێلانەکە. زانستیش پشتڕاستی دەکاتەوە کە لە کاتی شێلاندا پەلەپەلی دڵ نامێنێت و لێدانی دڵڕێک دەبێتەوە، فشاری خوێندا دەبەزێت و لە بەرامبەریشدا سووڕی خوێن باش دەبێت و بۆ ماسوولکانەی زۆر ناجوڵێنرێن و چالاکیان کەمە، وەک وەرزشکردنێک وایە و چالاکیان دەکاتەوە و جوڵەیەکیش دەخاتە نێو جمگە و بەستەرەکان، هەر بۆیە بۆ کەسانە زۆر باشە کە نەخۆشن و لە جێگا داکەوتن. جگە لەمانە ڕژانی هۆرمۆنەکانی سترێس کەم دەکاتەوە، پێست تند و تۆڵ دەکات و هاوکاری خێرا چاکبوونەوەی برینەکانیش دەکات. بەهۆی ئەم هەموو کاریگەریە فیسیۆلۆژی کە لەسەر جەستە هەیەی، شێلان یارمەتی ئەم شتانە دەدات. یەکەم کەمکردنەوەی ئازاری پشت و فەقەرات، ڕێگری لە ئازاری ماسوولکەکان و فشاری خوێندا دەبەزێنێت، خەوزڕان و کەمخەوی کەم دەکاتەوە، قەلەقی و دڵڕاوکێ و خەمۆکیش ناهێڵێت یاخود کەمی دەکاتەوە. ئەمە جگەلەوەی کە دەوترێت کاریگەری ئەرێنیشی زۆرە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە یان تووشی شێرپەنجە بوون. ئەمە شێلان بوو بەگشتی، بەڵام شێلانێکی زۆر گرنگتر هەیە کە باسم نەکرد. ئەکیوپرێشە یان دەکرێت پێی بڵین پەستانی ئاژنین، جۆرێکی شێلانی تایبەت بە چینیەکانە، وەک دەرزی ئاژنین وایە، بەڵام لە بری بەکارێنانی دەرزی بە پەنجە فشار دەخەیتە سەر کۆمەڵێک شوێن و کۆمەڵێک خاڵی تایبەتی جەستە و دەڵێن ئەم شوێنانە چینیەکان وا دەڵێن شاڕەی وزەی جەستن و بە شێلانی ئەم شوێنە تایبەتانی جەستە وزەی ناو جەستە دەکەوێتەوە سەرسکەی خۆی و تۆش ئازارەکەت نامێنێت. تا ئێستا نازانرێت کە ئەکیوپرێشەر یان پەستانی ئاژنین چۆن ئەم ئازارانە کەم دەکاتەوە. هەندێک پێیان وایە کە بە شێلانی ئەو خاڵانەی کە دیاری کراوە جەستە ئیندۆرفین دەردەدات کە مادەیەکە بۆ نەهێشتن و کەمکردنەوەی ئازار. هەندێکی دیکەش دەڵێن ناوانیە، ئەمە کاریگەری لەسەر کۆئەندامی دەمار هەیە و لەو ڕێیەوە ئازار ناهێڵێت. چینیەکان بەپێی ئازار و نیشانەکانی نەخۆشیەکەت شوێنی شێلانەکەت دەگۆڕن. بۆ نمونە ئەگەر سرد بێشێت شوێنێکی تایبەتی قاچت بۆ دەشێلن، یان ئەگەر ئازار لە هەر شوێنێکی سەردا هەبوو جایتر سەرئێشە بە یان دانێشە، یان ئەگەر بۆ نمونە ئازاری ڕێخۆڵەکانت هەبوو و قەبز بوویت، خاڵێکت بۆ دەشێلن بە ناوی هێگۆ کە هێگۆ بیسەبت تقریبن ئێرا دەکات. ئەگەر بۆ سێ خولەک دەڵێن ئەگەر بۆ سێ خولەک ئەمە بشێلیت، ئەو کێشانەی سەرەوە کە لە باسم کرد وەکو ئازاری سەر و ئازاری دان ئەوانە نامێنێت. ئەم جۆرە شێلانە بۆ دنیایەکشتی دیکەش سوودی هەیە، بۆ نمونە بەکاری دێنن لە ئەو کەسانەدا کە لە نێو ئۆتۆمبیلدا سەریان گەشت دەخوات و دەڕشێنەوە، بۆ ژنانەی ئازاری سوڕی مانگانەیان هەیە، یاخود بۆ بڕبڕی پشت و چەندین نەخۆشی دیکەش کە ئێستا ناتوانین بێنین. باش ئەم شێلانە چینیە هەر بەڕاست سوودی هەیە یان بابەتەکە زیاتر شتێکی دەرونیە؟ بە ئەوە وەڵامتان بە بۆ ساڵی 2007 لێکۆڵینەوەیە کرا لەسەر کاریگەری ئەم شێلانە چینیە یاخود شێلانی ئاژنین تا بزانن ئازار و ماندوێتی کەم دەکاتەوە یان نە. کۆمەڵێک یاریزانیان هێنان کە لە کاتی یاریکردن تا تووشی پێکان ببوون، کردنیان بە دوو گروپەوە. گروپێکیان ئەم شێلانەیان بە زانستی و لەسەر ئەو شوێنانە بۆ کردن کە چینیەکان دیاریان کردەوەتە لەسەر خاڵە تایبەتەکانی جەستە کردیان. گروپی دووەمیشیان بە هەمان شێوە شێلران، بەڵام لەسەر شوێنی هەڵە پەستانیان لەسەر کراوە ئەو شوێنانیان بۆ نەشێلان کە چینیەکان هەزارەها ساڵە باسی دەکەن. وتیان ئەگەر بابەتەکە دەرونی بێت دەبێت هەردوو لا وەک یەک هەست بە باشبوونەوە بکەن، چونکە هەردوو لا شێرراون. لە کۆتاییدا دەرکەوت ئەو گروپەی کە بە زانستی شێلانە چینیەکە یاخود پەستانی ئاژنینیان بۆ کردبوون ئازاری پێکانەکان هەر بڕاستی کەمی کردووە و گروپەکەی دیکە هەروەک خۆیانە. بۆیە شێلانی زانستی شتێکی خراپ نیە و بگرە سوودیشی هەیە. بە هێوای تەندروستێکی باش بۆ مولایەک. ئێستا کە باسی شێلان و دەرزی ئاژنین و ئەم بابەتانە بوو، کەواتە پزیشکیەک هەیە کە زۆر کۆنا و لە پزیشکەکەی ئێستا ناچێت، بەڵام خەڵکێکی زۆریش هەیە کە پشتی پێ ئەبەستن. زیاتر لە 130 وڵات لە جیهانە هەیە کە ئێستا گرنگێکی تایبەت بە ئەو جۆرە پزیشکیە دەن کە هی 2000 ساڵ لەمەوە پێشە و سەبارەت بەم بابەتە قساکەین کە دەرزی ئاژنینە یاخود لە پزیشکی زانستی چینی ئەمە بەکارەهێنرێت. بۆ ئەمە بەستە دکتۆر ئامانج عەبدولکەریم معروف، مامۆستای زانکۆی پزیشکی سلێمانی و دیپلۆمی زانستی پزیشکی
چینی و دەرزی ئاژنی لەگەڵمان دەبێت دکتۆر بەیانی باش سڵاوت لێبێ سەرەتا دەمە پرسیارەکەمان لەوێ دەست پێ بکەین تا چەند باوەڕت بە چارەسەرە کلاسیکەکان هەیە پێ دوایە ڕێگە چارەسەرێکی گونجاوە بەڵێ وڵی مەسەلە باوەڕ نییە وێ ڕاستی بێ ئەمە پێویستی سروشتی بووە کە مرۆڤ تر لە مێژووە پێویستی بەم چارەسەرانە هەبووە تر خۆشی بۆی خۆی بگونجێنێ و خۆی چاکاتەوە ڕێگای بردو بۆ هەموو شێوازێک بۆ ئاژەڵ بۆ نەبات بۆ سروشت بێگومانە لێ بڕوان پێ بێ جا ئێمە شتێک کۆن بوو هەزارها ساڵ بوو بێگومان کاریگەریەکی زۆر گەورەی هەیە و بێ بڕوامان پێ بێ و ئەبێ ئیشی لەسەر بکەین و پێشی خەین باشە جا بڕوابوون نازانم مەسەلە بڕوابوون چییە باشە دکتۆر جگە لە مۆزوعی بڕوابوون جگە لە مۆزوعی بڕوابوون ئەمە ئەگەر ئەم جۆرە چارەسەرکردنە جێ خۆی نەگرتایە ئەگەر چارەسەری نەکردا بێگومان خەڵکیش بڕوای پێ ناکرد هەڵبەتە لە بەرامبەر بەکارهێنانی چارەسەریش هەیە بۆیە خەڵک بڕوای پێکات و نزیکەی 130 وڵاتی سەر لە جیهانە بەتایبەتی لە چین ئێستا زۆر ئەو جۆرە چارەسەرکردنە هەیە و هاتوتە ناو زانستی پزیشکی نوێژ تا چەندە لە هەرێمی کوردستان ئەم جۆرە چارەسەرکردنە هەیە خەڵک چارەسەری لێ وەردەگرێت و تا چەندێکیش خۆت بەکاریە هێنیت بەڵێ ئەوەی ڕاستی بێ لە کوردستانە هەیە و هەبووە و ئەش بێت و سروشتی هەیە بەڵام زانستی چینی لە کوردستانە ڕاستی نییە بۆ چکە بە شێوازی زانستی نەکراوە یعنی من بڕواکەم نازانم وەزانم تەنها کەسم کە وەکو بە زانستی من پزیشکی چینی هێناوەتەوە سلێمانیەوە هیوادارم گەشە بکە لە وڵا شارەکانی کەی کوردستانە ئێمە لە ئەوروپا شتێکە کە تەواو ینی حتمیە و وەکو پزیشکیەک سەیر دەکرێت لە زۆربەی خەستەخانەکان و سنتەرەکان پزیشکی هەیە من خۆم لەو خەستەخانەیەکە ئیشمە کرد لە ئەوروپا لە شاری ڤێننا ئێمە بەکارمانێنا یعنی زانستی پزیشکی چینی هاتووە ناو ئیشەکەمانە من خۆم لە چاودێری وردا ئیش بکرد بەکارمێنا بۆ نەخۆشەکانمان ئیتر مەسەلە بڕوابوون مەسەلە نییە ئەمە کۆلج و تۆی خۆ جوان پێشکەشە کرد زۆر سپاس دەکەم وتەیەکە لە دنیای بڵاو بۆتەوە هیوادارم لە کوردستانیش بڵاو بێتەوە ئەمە زانستە ئەمە زانستێکی زۆر گرنگە هیوادارم خەڵک بایەخی پێ بە ئەبێ بخوێنرێت نەک ئەوە هەڕەمێکی لە هەر کۆڵانێکە بێنێکی وڵام من حجاماکەم وەکی لە من کەڵەشاخەکەم و من دەرزی ئاژنینەکەم من داواکارم لەلایانی پەیوەندیەکان ئەمە کۆنتترۆل بکرێت چکامە لە ئەوروپای پزیشکی اینجا بتوانانی زانستی پزیشکی بەکاربێنی زانستێکی زۆر قورسە خوێنەواری ئەوێ 4-5 ساڵ بە بیخوێنی ئەبێ بەردەوام خەریکی بی زۆر قورسە ئەمەکو وایە دەریایەکە چتە ناوێەوە بۆ من زۆر قورس بوو کە بریارمدا ئەم زانستە بخوێنم باشە دکتۆر ئامان دەمەوێت پرسیاری ئەوە بکەم ببوورە پرسیاری ئەوە بکەم باشە جگە لە یۆنانیەکان جگە لە ئەمریکیەکان جگە لە چینیەکان ئایا لە ناو کوردیش چارەسەری کلاسیک هەبووە ینی جاران چۆن چارەسەریان دەکرد جگە لە دەرمان و ئەمانە بە ڕێگایەکی سروشتی چیان دەکرد بێگومان هەبووە وەکوتم بەڵێ هەبووە چۆن نەبووە بەڵام نەکراوە بە زانستی زانست ئەگەر بەراوردێکی بە زانستی چینی کراوە بە زانست تۆ بۆ هەموو ڕێگێک بۆ هەموو گیایەک بۆ هەموو گەڵایەک چەندها لاپەڕی لەسەرە و چەندها خوێنەوەی لەسەر و چەندها توێژنی لەسەرە بە هەزارها ساڵ چۆن ئیژەکە لە مرۆڤە دوایە ئەم هەموو ئینانە ئەم نەباتانە ئەم هەموو ئاژەڵانەی کە ئەکرێ بە دەرمان لە ئینسانە توێژینەوەی لەسەر کراوە و هەزارها ساڵە بەکارێت لەبەرەوە لە کوردەواریە بەداخەوە ناکرێ بەزانست وەکو هەموو شتەکانی کە قوڵاویتیانە و بەڵام وەکو چۆن دەماودەم ڕۆشتووە فلان گیا باشە بە فلان نەخۆشی باشە دکتۆر من هەر حەزەکەم زۆر لە بازنەی دەرزی ئاژنینە بسوڕێینەوە چونکە ئەمە زانستێکە من ماوەی لەمەوبەربوو لە راپۆرتەکە بینیم لە وڵاتی چین لە شانگهای ئەمەلیات یاخود نەشتەرگەری دڵی کراوەیان بۆ کەسێک کرد دەرزی ئاژنینیان بۆ بەکارهێنا و بەنج نەکرابوو ینی ئەمەندە ئەم پزیشکیە یاخود ئەم زانستە پزیشکیە کاریگەری هەیە دەمەوێت بزانم ئەم دەرزیە دەچێتە ناو ماسوولکەکانەوە چۆن نەتوانێت کاریگەری بکات ئەگەر من ئێسکم ئازاری هەبێت ئەوە تەنیا 1-2 سانتیمێکە و دەچێتە ناو پێسە و ناچێتە هەر سێ تەبەقەکەی پێستیش دەچێتە سەرەتا ئازاری چۆنە چۆن ئەتوانی ئەگەر ئێسکت کێشەی هەبوو ئەو دەرزیە چارەسەری بکات ئەم زانستە بە چ شێوەیەکە چۆن چارەسەرەکات
بەڵێ پرسیارەکان زۆر جوانە پرسیارەکانە زۆر جوانە ڕاستە هەموو کەسێک و پرسیارەکە بەڵام بێ خۆت تەجروبەیکەیت خۆت من خۆم ئەمە تەجروبم کردو اینجا تێگەشتم کە ئەمە چۆنە بێ ئەو نەخۆشە خۆی بێت و تەجروبەی کە بزانە ئەمە چییە جا لە ستودیۆ بەڕاستی ناتوانێت مەسەلا هیچ بەڵێ نیە بەڵام شتەکە زۆر ئاسانە و زۆر ئاساییە ئازاری نییە ئەمە بەس جوڵانی خوێنبردنە جوڵانی وزەی لەشە چکە لەشی ئینسان مرۆڤ هەمووی ئەتۆمە ئەتۆمی کە ئێمە لە هەموو جگایەکەی بین ئەمە ئەم گردوەزلەی کە هەمی ئەتۆمە لە لەشی ئێمەش هەمی ئەتۆمە ئەم ئەتۆمەیە کە ئەوەی ڕاستی بێت ئەیجوڵێنی و ئیشی پێکەین و ئەو وزەیە کە لە لەشە ئەجوڵێت بەم دەرزیانە ئەم دەرزیانە ئەتوانی بەدەست بیکەی بەڵام ئەو چارەسەری ئەو کو برادری پێشوم باسی کرد ئەو شەی نییە ینی بەڵام دەرزیەکان ئەچتە قوڵاوی جێگاکانەوە ئەتوانی لەژێ پێستا بێ ئەتوانێت بچێتە قوڵاویەوە ئەتوانێت بچێتە زۆر قوڵەوە بیا لە ئێسکیش یان لە ئێسکیش مەبەستی خۆمان هەیە یان لە ماسوورەکان مەبەستی خۆمان هەیە کەواتە ئەمە جوڵانی وزەی لەشە بەڵام ئەبێ کۆمەڵەیە دەرزی بکەی بۆ کەسە اینجا من ئەمە ڕۆژانم 5 ساڵە منەمە ئیشاکەم لە سلێمانی ژەمە 10 ساڵە ئەم ئیشاکەم و ئەم هەموو کۆمەڵە نەخۆشەم هەیە و ئەم هەموو خەڵکە سوودی لێوە گرتووە هیوادارم هەچ کەسی ئازارێکی هەبێ ئازاری درێژخایانی هەبێ بە تەجروبەی زانستی چینی بکە کە زۆر زانستێکی گەورەیە من خۆم پزیشکم پسپۆری چاودێری وردم یانی ئەمەشم خوێنووە ئەزانم چەند گرنگە چەند مهمە بۆ باسی هینتان کرد باسی کۆڵنجی شانۆملتان کرد شتێکە کە زۆر بە ئاسانی لە زانستی پزیشکیە چارەسەر دەکرێت پێویستی بە دەرمان نیە و پێویستی بە شتێک نییە زانستی پزیشکینی ئیش کارەکە لەسەر دەروون زۆر لەسەر دەرونی مرۆڤ لەسەر ڕۆحی مرۆڤ لەسەر بێخەویەکەت لەسەر وزە بەخشین بەڵانسی وزەیە ڕێک دەخاتەوە بۆ بەڵێ باشە دکتۆر شتێکی دیکە هەیە ئەو کەسانی کە ئەتوانن دەرزی ئاژنین بەکار بهێنن بابزانین لە چ تەمەنێک ئەکرێت بۆ نمونە ئەگەر خانمێک بێت دووگیان بێت یاکو ئەگەر کەسەکە پریۆد بێت لە سوڕی مانگانەیە بێت ئەتوانێت ئەم جۆرە چارەسەرە بەکاربێنێت یاخود بۆ نمونە کەسێک حەبی ئەسپرینی خواردووە ماوەی 1-2 کاتژمێر پێش ئەوە تا چەندەمانە کاریگەریانەیە تووشی خوێنبەربوونی ئەکات ئەگەر حەبی ئەسپرینی خوارد بێت ئەگەر لە سوڕی مانگانە بێ ئەبێت ئەگەر دووگیان بێ ئەبێت چۆن ئەمە بۆ چ کەسێک ئەکرێ بەڵێ ئێمە بۆ هەموو کەسێکرێ ئەمە زانستە پزیشکی ئەمە زانستێکی پزیشکیە تەواو ئیتر ئەمە شتێکە و مەجای تیان نەماوە بڵێ ئەمە بڕوان پێ نییە و نازام چی ئەمە لە وڵاتی چین بە حەسارها سنتەرات هەیە لە ئەوروپا سنتەراتی گەورە هەیە ئەخوێنرێ لە کۆلێجەکانی ئەوروپا و لە ئەمریکا ئەخوێنرێ و کۆلێج ئەمە زانستە بە ئەمە یەک دوو مەسەلی لە هەموو تەمەرێکە ئەکرێت لە ساوایەکرێت لە دووگیجان ئەکرێت بەڵام لە دووجانە بێ زۆر ئاگامە لێبێ لە جێگای تایبەتیانێکی ئەتوانی یارمەتی دووجان بێ بۆ ئەوەی مناڵەکەی بێ ئەتوانی یارمەتی دووجان بێ ئێمە سنتەراتی هینمان هەیە بۆ دووجان لە ئەوروپایە بۆ یارمەتی بێ مناڵەکەی بێ بۆ یارمەتی بێ مناڵەکەی بهێڵێتەوە بۆ یارمەتی بێ مناڵەکەی سووری خۆی بخواتەوە ئەگەر سەری لە سەرەوە بێت ئەتوانی وای لێ بکەی پێشەوەی مناڵی بێت ئەو سەرا بچێتە خوارەوە بۆ ئەوەی ئەسپرین و مارکۆمار و شتی خواردووە کۆماری شتی خواردووە زۆر ئاساییە بەڵێ بۆ یەکەین بەڵام ئەبێ بۆیە ئەڵێم ئەبێ ئەو کەسێک کەیکا بێ پسپۆر بێ ئەبێ پزیشک بێت ئەبێ زانستی پزیشکی چینی خوێنێ بێت 4-5 ساڵ ئەنجام شتە بکات داوا ئەەکەم لە وزارەتی لە جگای پەیوەندی تێکار ئەم مەسەلەیە بە ڕەهەند وەرگرن نەیەنە دەست هەموو کەسێ بال ئەم وڵاتە لەوە شاتێک نەچێت ئەمە چکە پزیشکی و ئەمە زانستە بەڵێ دکتۆر ئامانت لە سەرەتای قسەکانت باست لەوە کرد تۆ باوەڕ بەو چارەسەرە چینیە کلاسیکی هەیە کە با بڵێن لە ڕووەکەکانەوە لە گژوگیاکانەوە بەدەست دەکەون ئێستاکە هەردوو چارەسەرەیە هەم چارەسەری جیای دەرمانی سروشتی هەم چارەسەری کیمیایی بەڕای تۆ کامیان باشترە نەخۆشەکان وەکو چارەسەر بەکاری بێنن بەڵێ زانستی سەردەم زۆر پێشکەوتووە زۆر پێشکەوت بەهۆی ئەنتیبایۆتیکەوە ئەنتیبایۆتیک نەبووایە دژی میکرۆبەکان نێتوانێت پێشکەوێت ئەگەر میکرۆسکۆپ نەبووە نێتوانێت پێشکەوێت ئەگەر نەشتەرگیری بۆ نێتوانێت پێشکەوێت بەڵام زانستی پزیشکینی چینی تا ئێستا هەر بەرەو پێشەوە ڕوا بێ ئەوەی ئەو ئامێرانە بەکاربێنێت هەردووکی ئەتوانێت ئیشی خۆی بکات هەردووکی کێشەکە لە چیایە ئەبێ قبول یەکتری بکەین و بێکە ئیشکات ئێستا لە ئەوروپا گەشتنەوە مەرحەلەیەکەوە بە تیم ئیشکەین زانستی پزیشکینی هاتۆ ناو نەخۆشخانەکانەوە یارمەتی یاریدەری شانبەشانین زانستی سەردەم ئیش دەکات من زۆر حەزەکەم هەموو کەسێکم جار زانستی سروشتی بگرێتە بەدەست نەچێتە شێوازی بۆ بەتایبەتی درێژخایەنەکان بەڵام ئەگەرێکی نەشتەرگەری بێ با بچێت دەست لای
ئەو مۆدررنەکەمان بەڵام بۆ کێشە درێژخایەنەکان با زانستی چینی و زانستی رووسی وەگرێت بێگومان سروشتێکە باشترە وەک لە ئەو کیمیاوەکان باشە بەڵام بێکەوە ئیشکەن هەردووکیان گرنگن بێ قبول یەختی بکەین دکتۆر ئەوەی کە بۆ خانمان زۆر گرنگەوەسا بۆ پیاوانیش باز جای نەکەینەوە لە یەکتی ئەوەیە کە زۆر گرنگی بە ڕوخسار ئەدرێت گەنج بمێنێتەوە جوان بمێنێتەوە تا چەندە بەکارهێنانی دەرزی ئاژنین کاریگەریە هەرچەند ئێمە دەبینین لە هەندێک شوێن هەیە بۆ جوان ڕاگررتنی پێست و ڕاکێشانی پێست دەرزی ئاژنین بەکارەهێنن ئەمە هەر لە کۆنا هەر هەبووە یاخود ئێستا هەر ئەو پزیشکی کۆنەیە هێناویانچە ناو پزیشکی جوانکاریشەوە بەم شێوەیە چارەسەر ئەکرێت لەو بوارەشە بەکارهێنرێت وایە بەڵێ وایە ڕاستەوە زۆر جوانە وەکو بێژوو زۆر کۆنە مەسلەی جوانکاری بۆ ژنان بە تایبەتی کۆڵکۆبینەکانی قەیسەرەکانی سین زۆر بەکارهێناوە دەرزی ئاژنین مەسەلەکە دەرزی ئاژین لە دەموچاوە نییە ئەمە هەمی تجارەتەکەی کرێت لە سوشال میدیا تۆ ئەبێ وزەی لەشت ڕێخێتەوە ئەبێ خوێنبردن بۆ دەموچاو بەریت زیاتر چکە هەر جگای خوێنی بۆ بچێت و ئۆکسسیجینی بۆ بچێت گەشاکات خانەکان زیاکە کۆلاجین زیاکە لەبەرەوەی ئێمە ئەو کەسێک هەیە بۆ لامانەگە جوانکاری خۆی ئۆتۆماتیکیان بەڕاستی بڕوان پێ بکە ئەو خانمێک هەیە بۆ لام ئەوەی کە خانمێکە دەموچاوی هەمووی چرچ لۆج بۆ شین بۆتەوە پاش دەرسی یەکەم کەیت پاش هەفتی دووەم ئەو سکرتێری لا ماڵێ دکتۆرەوە بووە دەموچای ڕوون بجان بۆتەوە دەموچاوی گەشێتەوە کە تۆ لە لەش جستای ئیژەکەی بۆ نەخۆشەکانی دەموچاویشی گەشە بێتەوە بەڵام پاش ماوەیە لە دەرزیژەکەین بە دەموچاویشە بۆ جگای تایبەتی بۆ ئەوەی خوێنی بژوڵێتی و کۆلاجین زیابکە لە سینجاکە بەڵام بێگومان کاری دکتۆرکەوا بێ من پێویستەکە منە بێ سەردانێکی جەنابە بکەم بێم و ئەو جۆرە چارەسەرە بەکار بهێنم لە لای جەنابە بە خۆشحاڵیەوە زۆر سپاس دەکەم یەک شتی دیکەش هەیە پرسیارەکانی زۆر جوان و زۆر هوشیار بوویت سپاس دەکەم ئەوە بێگومان بۆ ئەوبانەکە خەڵکێکی زیاتر ئاگاداری ئەو بابەتە بێ ئێمە پسپۆڕ و دکتۆری تایبەتمانەیەکە وەکو خودی جەنابەت چ دکتۆرێکی تکا لە زانکۆ دەرسەڵیتەوە لەگەڵ ئەوەشە ئەم زانستە حەزەکەی لە ناو کوردستانیشا بە بێگومان ئەمە گرنگی خۆی هەیە یەک پرسیاری ترم هەیە گەر بکرێ بە کورتی وەڵامم بیتەوە لە هەمان کاتا دەرزی ئاژنی کە ئەکرێت بخورێکی ئەخرێتە سەر ئەوە چییە ئەوە جیاوازترە لەمەی دیکە یاخود ئەوە بەجیا خۆی زانستێکی دیکەیە بەڵێ ئەوە گەڵایەکە گەڵای دارێکە ئەرتیمیزیا پێڵێن ئەو ئەرتیمیزیایەکە جیازێن و بلێوەگرت بۆ مەلاریا ئەوە هەزارها ساڵە بەکاریە ئەوە گەرمایەکی تایبەتیە ئەوە تیشکی ژێر سوورەدات ئەیخێتە سەر دەرزەکە بۆ دەرزەکە گەرمکە ئەو جگایە گەرم کات بۆ ئیشی کاریگەری زیاتر بێت ئەوە ئەرتیمیزیایە پێڵەن مۆکسا تێراپی جا ئێمە زۆر بەکارێنێ من لەم کلینیکی خۆم زۆر بەکارێنم بۆ نەخۆشانی کە وزایان کەمە و ساردوستەڕن بۆی گەرمیانکەینەوە بۆی هێزیان تێبچێت بەڵێ دکتۆر ئامان عەبدولکەریم معروف مامۆستای زانکۆ پزیشکی سلێمانی و دیپلۆمی زانستی پزیشکی چینی دووە دەرزی ئاژنی سپاس بۆ تۆ بەم بەیانیا لە ئەستۆدیۆ سلێمانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ ئامادەبوونتان لە پارێزگای دهۆک چواردەمین پێشانگای هونەرمەندی شێوەکار عەدنان شینۆ ساز کرا کە تێیدا ژمارەیەک لە تابلۆ شێوەکاریەکانی لە پێشانگاکەدا نمایش کردبوو و تابلۆکان گزارش بوون لە ئازارە کۆمەڵایەتیەکان و پەیوەندی نێوان مرۆڤ و سروشت. بەڵێ یەکێک لەو کارە شێوەکاریانەی کە عەدنان شینۆ دیزانی شێوەکاری بۆ کردووە مۆنومنتی پارکی ئازادی دهۆکە کە لە ساڵی 2016ەوە دیزاین کراوە ئێمەش لە بابەتە پێکەوە دەیبینی. هەڤڕکیە مرۆڤی دگەل ژیانێ بابەتێ سەرەکیە vê پێشانگە هەیە هەر تابلۆیەک دەربڕینە ji ئێشێکی دکە کۆژلای هونەرمەندێ شێوەکار عەدنان شینۆ هاتنە نەخشاندن وڵاتی jî بەحسا گرنگیە هونەرێ شێوەکاری dikin بۆ دەربڕینێ ji ئاریشە û derdeseriên civakî gelek girengên nava hemî civaka de taybet civakê me Kurdî ji ber ku wekî me gotî me gelek nexweşî dîtin me şerê dîtin me derdeseriyê dîtin ev bir de tebîrek şindê ku yanî hindî em nexweş bin her em pêzîn em şin tiştê baş jî bikin. Birayê min ku hêdî hêdî em ê beref wê theqafetê ve diçîn ku ev cûre pêşangeha gelek giring in bû vekirina astê rewşenbîrî. Ev pêşangeha çardemîn ya hunermend Adnan Şîno tê hejmartin. Gosu hudû tablo hatine nimayişkirin. Û ji bilî pêşangehên taybet 46 pêşangehên hevpişik jî
لەسەر ئاستی عێراقی وڵاتên ئەوروپیژی هەنا. من هەوڵدایە چەند چار 32 تابلۆنە هەر تابلۆیەکی هەندێک سەرخاتت ڕۆحینە هەندێک قۆناغێت ئینسان تێدا بوریتن هەڤڕێکیاوی لەگەل ژیانێ اختیراباوی نامویاوی ترساوی خۆشیاوی قەلەقاوی من ئەبعادێت اجتماعی وەرگرتینە ئەبعادێت سیاسی وەرگرتینە علاقە ئینسانی لەگەل سروشتی ئەو علاقەکە گەلێکە ڕازگۆنە ئەس بینم. حەزا هۆنەری شێوەکاری ژێ تەمەنێکی بچووکدا لە جەمڤی شێوەکاری هەبوو و لە دەستپێکا ساڵین هەشتیاندا بەشداری پێشانگەهان بوویە و لەسەر ئاستێ پارێزگەها دهۆکێ دیزاینکردن و بجهئینانا منۆمێنتا پارکە ئازادی یەک ji karên wî yên huneriyên berçav û gelek giring e ku bûye sîmbolaka vî bajarî. Hevrîst Recep, Kurdistan 24 Duhok. بەڵێ بەم شێوە هاتینا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی بەیانی 24 هیوادارین کە باوەتەکان بەدڵی ئێوە بوو بێت سووتان لێ وەرگرت بێت. سپاس بۆ ئێوە کە لەگەڵ ئێمە بوو لە ماوەی کاتژمێری ڕابردوو بەو هیواین ئەم بابەتانێک کامڕۆ هەمان بۆ بابەتی باش بێ و جێگای سەرنج بێ بۆ ئێوە سووتان لە بابەتەکانمان بینی بێ کاتێکی خۆش خاتان لەگەڵ.